زين چی ئێستا ئەمەی کە لە نێوان تۆ هاوسەرتا هەیە دڵپیسیە، گومانە، ئەبێت تۆ جارێ دانیشی ئەمە چارەسەر بکەیت. کەواتە ئەمە ئەوەنە پەیوەندی نەبووە بە ئەو کەسێک کە دەستگێڕ بووە لە کۆڵانەکەتانە، ئەوەندەی پەیوەندی هەیە بە هاوسەرتەوە. هاوسەرت کێشەی هەیە. کێشەکەی لەوایە کە گومانی لە تۆ هەیە. باشە ئەم گومانە پێشتر هەیبوو یا تەنها لەو ڕۆژەوە دروست بوو ئەو گومانە بۆی و ئەو دڵپیسیە بووی؟ ئایا پێشتر هەر دڵپیسی هەبوو کێشەی نەبوو لەگەڵ تۆیە کە بچیتە دەرەوە لە شوێنانی ترشت بکڕی یان لە چوونە دەرەوەکانتانە ئەم دڵپیسی هەبوو پێشتر؟ نەوەڵا کێشەی نییە بۆ چوونە دەرەوەم هیچ کێشەیەکی نەبوو، ڕۆشتم بۆ ماڵە خزم بۆ بازار کێشەی نەبوو، بەس ئەم جارەکە بۆ ینی قەت هەستە پێوە نەکردو کە ئەم گومانی هەبێ لەسەرت یاخود دڵپیس بێ لەگەڵتا قەت پێشتر هەستە بەمانە نەکردووە؟ هیچی نەوتەوە هەستم هەر لەو ڕۆژەوە ینی ئەم کێشەیە دروست بووە؟ ڕۆژە نیە زۆر هەمووی ژنەکان زۆر بوون بە یەکەوە پیەکەنی دەنگیان بەرز بوو، ئەنگ دەنگی هەمومان بەرز بوو، ئیتر بۆ ئەوە کاری زۆر تێ کردووە کە لە پڕا هاتەوە بۆ پیەکەنین و دەنگ بەرزێ ئیتر ئەوە تەسیری تێ کرد و پێی ناخۆشە. کەواتە تۆ بێ جارێ ئەمە بڕەوێنیتەوە، یعنی ئەم بێتاقەتی کە بۆ هاوسەرە دروست بوو کە بەم شێوازە تۆی بینیوە، تۆ بێدا جارە دانیشی لەگەڵی ئەمە بڕەوێنیتەوە لەگەڵی کە مادەم پێشتر هیچ دڵپیس نەبووە لەگەڵتا، مادەم پێشتر هیچ گومانێکی نەبووە لەسەر تۆ، مادەم پێشتر هیچ مامەڵەیەکی ناخۆشی نەبووە لەگەڵ تۆیە، کەواتە تەنها لەو ڕۆژەوە بووە. مادەم لەو ڕۆژەوە بووی بەسیتە، توانی دانیشی لەگەڵی قسەی لەگەڵا بکەی، پێی بڵێ بابەگیان خۆ ئەوە قابلە دەستگێڕێکە و شتە فرۆشی و من شتێکم لێ کڕی و ئیتر قسەیەکیشی کردو هەموو پێکەنیون خۆتە بە تەنها تۆ نەبووی، هەموو بوون جەماعەت بوون و هەموو دراوسێکانتان بوون. بڵێ حەزەکەی بڕۆ لە کێ پرسی لەم دراوسیانە کەسی قەو بە کامیان هەیە متمانە بە کامیان هەیە بڕۆ لێی پرسە بزانە چی بووە، هەموو شتێکی تەبیعی بووە و قسەیەکی خۆشی کردو هەموو پێکەنیوی. کەواتە ئەمە پێویست ناکا کە ژیانی خۆت و ماڵ و مناڵت هەمووی تێکبا لەسەر شتێکی وە. یاخودی تر دەستکا بە گومان و بڵێ دۆستەکەت و بڵێ بێتاقەتی لەبەرەوەی ئەمڕۆ نەهاتۆ. ئەم شتانە مێڵت گەورە ببێ لە نێوانتانە، ینی بەڕاستی ئەمە بیرکردنەوەیکی زۆر بچووکە، بیرکردنەوەیکی ینی گەورە بیرکردنەوە نییە. ئەگەر پیاوەکەت گەورە بیرکاتەوە ئەمە معقول نییە شتێکی ئاوا بەسیت بێ سەر لە ماڵ و مناڵ تێکبا و بێتاقەتی دروستکە لە ناو مناڵە و بەردەوام لە بەرچای مناڵەکانە ئەم قسەیە بە تۆ بڵێ.